ڕاستیدا ئەو کتابە باسی ئەو کێشە و ئەو بەرهەڵستیە گەورانەی کە ڕوبەڕووی مرۆڤایەتی بوونەتەوە ئەمڕۆ لە بارودۆخی ئەمڕۆدا بە تایبەتی ئەوانەی کە هەموو جیهانی گرتەوە وەکو گۆڕینی کەش و هەوا وەکو تەکنۆلۆژیا و گەشەکردنی تەکنۆلۆژیا و کاریگەری بەسەر ژیان و ئیش و کارمان و تەسیری لەسەر هەموو کۆمەلگا و لەسەر هەموو میلەتەکانە هەیە. نووسەرەکە هەوڵەدا لە ڕێگەی ڕوونکردنەوەی ئەو کێشانە ئاماژە بە شێواز و مەرجەکانی چارەسەریەکان بکات. ئەمە گفتوگۆیەکی زۆر گرنگە لە هەموو جیهانە هەستم کرد کە کلێنێکی گەورە هەیە لەو گفتوگۆیە لە ناو ملەتی کووردا بۆیە بە پێویست بەرکێکی مرۆڤایەتی و نیشتمانی شمزانی کە وەری گێڕم بۆی بتوانین تۆزێک ئەو کلێنە پڕکەینەوە. بۆکو نووسەر لە کتابەکەیدا هەڵێ مێژوو داشکاندن بۆ ئەوانە ناکا کە درەنگ دێن. وەرگێڕانی کتێب بەشێکە لە کارەگرنگەکانی هیوا فاوندیشن. کتێبی 21 گوانە بۆ سەدەی 21 ڕۆماڵی ئێستای مرۆڤایەتی ئەکات و باز لەو کێشە جۆرا و جۆرانە ئەکات کە تووشی مرۆڤایەتی بوونەتەوە لە ئێستادا. ئەم کتێبە وەکو هەموو کتێبەکانی تری هیوا فاوندیشن بە پرۆسەیەکی دوور و درێژا ڕۆشتووە و ئەرکوماندووبوونێکی زۆری تیابووە تا بێتە بەرهەم. کتێبەکانی هیوا فاوندیشن مافی فەرمی وەردەگیرێت بۆیان تاوەکو وەرگێڕانی بۆ بکەین. بۆ نمونە ئەم کتێبە کە وێنەیەکی لەسەر بەرگەکەیەتی تەنان مافی وێنەکەش وەرگیراوە لە نووسەرەکەەوە. یوڤال نۆ هەراری کە نووسەری کتێبەکە پێشێکێکی تایبەتی بۆ چاپی کوردی ئەم کتێبە نووسیوە کە تایبەتە بە خوێنەرانی کورد. نووسەری بەتوانە یۆڤال نۆ هەراری لەم کتێبەیدا ڕاپێچی گەشتێکی ئەفسوناویمانەکە بەناو مێژووی مرۆڤایەتیدا بۆ گەڕان بە دوای وەڵاممانەوەی ئەو پرسیارە گرنگانەی کە ئەمڕۆ بەرۆکی مرۆڤایەتیان گرتووە. ئایا جەنگێکی جیهانی سێهەم ڕوودەدات؟ ئایا بە کێشەیەکی بە کارەساتێکی ئیکۆلۆجی هەسارەکەمان کۆتایی پێدێت؟ ئەم کێشە و ئالنگاریانی بەرۆری مرۆڤایەتی بۆتەوە دیبەیتێکی جیهانی دروست کردووە. بۆەوەی ئێمەش بەشێ بین لەو دیبەیتە و دوانەکەوین پێویستە ئەم کتێبە بخوێنینەوە. 21 وانەی گرنگ دەربارەی 21 بابەتی زۆر گرنگ کە چمکەکانی ژیان و بوون و مرۆڤایەتیمانی پێکەوە گرێداوە. هەندێک زاراوەی نوێ هاتوونەتە ژیانمانەوە وەکو بلۆکچین، بیگ دەیتا، ئارتفیشەل ئینتەلیجەنس. ئەمانە هەمووی لەم کتێبەدا شی دەبێتەوە و ڕوون دەبێتەوە بۆ خوێنەر کە چۆن بوون بە بەردی بناغەی ئەو پاشە ڕۆژەی کە هەمومان بەشێکی لێ. ئەگەر تەنها کتێبێکە خوێنیتەوانێ لەم ساڵدا پێویستە 21 وانە بۆ سەدەی 21ەم بێت.